هەفتەی داهاتوو گفتوگۆ و دانوستانەکانی تایبەت بە کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە. لەگەڵەوەشدا هێشتا جگە لە خودی پارتی نەبێ هیچ لایەنێک بە دڵنیاییەوە نازانێت بەرنامە و بنەماکانی پێکهێنانی حکوومەتی نوێ لای ئەو پارتە چییە و دەیەوێت کێ بەشداری پێ بکات و کێ بەشداری پێ نەکات. پارتی سیاسی وا هەیە بەبێ بەشداری لە حکوومەت مەرگی حتمی خۆی دەبینێت. هەروەک چۆن دەگونجێ پارت و لایەنی دیکەش هەبن پێیان وابێت لە یەکێک لە قۆناغەکانی ژیانی سیاسیدا ئەگەری بەشداری لە دامەزراوەی بەڕێوەبردن بکات بە هەمان شێوە بڕیار لە مەرگی سیاسی خۆی دەدات. کۆمەڵ ئیسلامی کە بە بۆچوونی بەشێک لە چاودێرانی دۆخەکە و هاوڵاتیانیش دوور نییە لە کابینی نوێی حکوومەتدا لە دەرەوەی کابینەکە بێت خۆی وا پێناسە و وێنا کردووە کە سیاست و حزبایەتی کردنی بە ئامانجی خزمەتی دین و ژینی خەڵک وەرگرتووە. لەو ڕوانگەیەشەوە ئەگەر لە حکوومەتدا بێت و وەزیرێک یان چەند وەزیر و پۆستێکی هەبێت بەشداری لە بەڕێوەبردندا بۆ خزمەت و تێپەڕاندنی کاروباری خەڵک بەکاردێنێت. خۆگەر پارتی دوور نییە کەیفی بە کۆمەڵ ئیسلامی نەهات و بەشداری لە حکوومەتی پێ نەکرد کە ئەڵبەت ئەوەش هۆکاری خۆی هەیە و پێش کۆمەڵ ئیسلامی خەڵکی هۆکارەکەی دەزانن ئەوە کۆمەڵ چۆن بواری بۆ بڕخسێت ئاوا خزمەت دەکات چە لە پەرلەمان بێت یان لە حکوومەت. کۆمەڵ ئیسلامی کوردستان لە 4 ساڵی ڕابردووشدا ئەگەر لە حکوومەتیشدا نەبوایە بە پرۆژەی پەروەردەی و ڕۆحی و خێرخوازیەکانی خزمەتێکی بەرچاوی بە دەروون و جەستەی تاکی کورد گەیاندووە کە لەوانەیە پارت و لاینی سیاسی وا هەبێت سەرەڕای زۆر و زەوەندی توانای مادی و مرۆیی و دەسەڵات نەک هەرەوەی پێنەکرابێت بەڵکو دەستی بۆ ڕۆح و گیرفانی خەڵک بردووە و ژیانی لێسەندوونەتەوە. داهاتووی کۆبوونەوە و دانوستانەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەر چۆنێک هەبێت و هەر دەرەنجامێکی هەبێت سەرۆکی پەرلەمان و حکوومەت و هەموو پۆستەکانی دیکەش هی هەر کەس و لایەنێک هەبێت و هەر لایەنێکیش زۆری نەبێت ئەوە بەلای کۆمەڵ ئیسلامیەوە گرنگ نییە. گرنگەوەیە کۆمەڵ ئیسلامی پەرلەمان و حکوومەت بە دیوەخان و بارەگای حزبی نازانێت و باقەبارەی خۆی بە پاڵپشتی هێزەکانی دیکەی هاوبۆچوونی کار لەسەر گێڕانەوەی ناونیشانی دامەزراوەی بوون و چاودێری و خزمەت بۆ پەرلەمان و حکوومەت دەکات. جا بەشداری کابینەی نوێ بێت یان نا. کۆمەڵ ئیسلامی بۆ هەردوو ئەگەری پێشداریکردن و نەکردن لە حکوومەتی نوێ ئامادەیی هەیە بۆ پێی خەڵک و مێژوو شاهیدی ئەوەن بە سەرکەوتووی و سەربەرزی ئەو قۆناغانەی تێپەڕاندووە.